سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. پەیوەستبوونی کرێکارانی وزەخانەی سیکلی تەرکیبی ورمێ بە مانگرتنی سەراسەری، پەیامی کرێکارانی چەپ و کۆمۆنیستی سنە بۆ بایکوتکردنی هەڵبژاردننی سەرۆکۆماری، چالاکی ئازادیخوازانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی، ڕەفاندنی چەند هاوڵاتی باشووری کوردستان لەلایەن تورکیا، هێرشی بەکرێگیراوانی ڕژیم بۆ سەر خوێندکارانی زانکۆی تەورێز، بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری لەلایەن بنەماڵە دادخوازەکانی ئێران، پەیامی کرێکارانی حوتەپە بۆ بایکوتکردنی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری و مانگرتن لە خواردنی ئەحمەد ڕەزا جەلالی لە زیندانی ئێڤی. درێژە هەواڵەکان. پەیوەستبوونی کرێکارانی وزەخانەی سیکلی تەرکیبی ورمێ بە مانگرتنی سەراسەری. بەیانی چوارشەممە 6 پوشپار کرێکارانی وزەخانەی سیکلی تەرکیبی ورمێ پەیوەست بە مانگرتنی سەرانسەری کرێکارانی پەیمانی و پرۆژەی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی بوون. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کرێکارانی پەیمانی و پرۆژەی شاغڵ لە سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمێران بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان کەمپینێکیان لەژێر ناوی 14 دەست پێ کردووە. لە 6 ڕۆژی ڕابردوودا 20,000 کرێکار لە 95 شرکت پەیوەست بەو کارزارە بوون و بەیانی چوارشەممە کرێکارانی وزەخانەی سیکلی تەرکیبی ورمێشت دەستیان لە کار کێشایە و مانیان کرد. کرێکاران خوازیاری وەلانانی پەیمانکار بەکردەوە دەرهاتنی مادەی 10 یاسای ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنلی نەوت، وەلانانی جیاوازی، بەڕێوچوونی گەڵاڵەی 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەی و زیادکردنی ئاستی حەقدەست بوون. پەیامی کرێکارانی چەپ و کۆمۆنیستی سنە بۆ بایکۆتی هەڵبژاردننی سەرۆکۆماری. ڕۆژی سێشەممە 5 پوشپەڕ کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمۆنیستی شاری سنە لە پەیامێکدا داوایان لە خەڵک کرد نەچنە سەر سندوقەکانی دەنگدان و شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری بایکۆت بکەن. لەو پەیامەدا هاتووە کرێکاران، زەحمەتکێشان، جەماوەری دیتوی کوردستان و ئێران. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی 44 ساڵ تەمەنی نەنگینیدا جگە لە هەژاری، دەستدرێژی سەکسی، ئەعدام، کۆمەڵکوشکردنی بەندکراوانی دەهەی 60، کۆمەڵکوشکردنی 59 کەس لە مەهاباد، قەتڵی حکوومەتی ژینە ئامینی و هەزاران گەنجی شۆڕژگەڕی وڵات هیچ دەستکەوتێکی نەبووە و دەزانین کە خەڵکی ئازادیخوازی ئێران قەد لە بیری ناکەن. جەماوەری زەحمەتکێش و ئازادیخوازی ئێران جەنگ بە جنایەتکاران نادەن و بەشداری لە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری ناکەن. مەرگ و نەمان بۆ بەرپرسانی گەندەڵ و جنایەتکاری کۆماری ئیسلامی. چالاکی ئازادیخوازانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی. بەپێی ئەو وێنە ویدیوانەی بەدەستمان گەیشتووە، گەنجانی ئازا و قارەمانی شارەکانی سنە، قوروە، سەقز، بۆکان، ورمێ، کرماشان و مەریوان سەدان تراکتیان بە ناوەرۆکی بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێران لە نێو شەقام و گەڕەکەکانی شاردا بڵاو کردوەتەوە. کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی کوردستان بە نووسینی درۆشم لەسەر دیوارەکان و بڵاوکردنەوەی تراکت داوایان لە خەڵک کردووە پەنجە لە خوێنی گیانبەخکردووانی ڕێگای ئازادی نەکەن و بە گەیشتن بە ژیانێکی ئازاد و یەکسان درێژە بە خەبات دژ بە کۆماری ئیسلامی بدەن. شۆڕشی ژینا درێژەی هەیە و بایکوتی هەڵبژاردنەکانی ڕژیم ڕەفراندۆمی خەڵکی ئێرانە. دەست بەسەرکردنی شارۆمەندێک لە پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی پیرانشار بە ناوی سەلاح سووری لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی سەلاح سووریان لە سێڕەیانی جەڵدیان پیرانشار دەست بەسەر و دەستیان بەسەر مۆبایل و کەلوپە لە شەخصیەکەیدا گرتووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستان نییە. گوشاری ئیتڵاعات بۆ سەر چالاکێکی سیاسی خەڵکی ئیلام لە هەرێمی کوردستان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، چالاکێکی سیاسی و مافی مرۆڤی خەڵکی ئیلام بە ناوی سیروز ناسراو بە کایا ڕەبیعبەیگی و بنەماڵەکەی لەلایەن دەست و پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان هەڕەشەی کوشتنیان لێکراوە.
بە پێی راپۆرتە سیروز ڕەبیع بەیگی هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی بە ناوی دۆرساس ناسراو بە ساحبە بێئازار سەرچاوەی هەواڵ بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە پارێزگای ئیلام و لۆرستان بوون. بە تازەیی ئەو دوو چالاکە سیاسیە لەگەڵ منداڵە تەمەن 11 ساڵەکەیان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە هەڕەشەی کوشتنیان لێکراوە یان لە مەترسیدایە. ڕەفاندنی چەند هاوڵاتی باشووری کوردستان لەلایەن تورکیا. لە ڕۆژانی ڕابردوودا ئەرتشی داگیرکەری تورکیا لە سنووری قەزای ئامێدیە لە هەرێمی کوردستان نزیکەی 10 هاوڵاتی مەدەنی دەست بەسەر کردووە. بەپێی راپۆرتەکان ئەرتشی تورکیا لە ناوچەکانی کانی بلاڤا و بلیزانی سەر بە قەزای ئامێدیە خاڵی سەربازی داناوە و دانیشتوانی ناوچەکە دەپشکنێت. لە ڕۆژانی ڕابردوودا سەربازانی تورکیا وێڕای بێڕێزیکردن بە هاوڵاتیانی باشووری کوردستان 10 کەسیان دەست بەسەر و زیندانی کردووە. هێرشی بەکرێگیراوانی ڕژیم بۆ سەر خوێندکارانی زانکۆی تەورێز. بەیانی چوارشەمە 6 پوشپەڕ بەکرێگیراوانی ڕژیم لە زانکۆی تەورێز هێرشیان کردوە سەر خوێندکارانی ناڕازی لە ئاست جێژنی حکوومەتی غەدیر و چەند کەسیان بریندار کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ بەڕێوەبەرانی زانکۆی تەورێز جێژنی مەسەبی غەدیریان لە نێو مەحوەتەی زانکۆ و خابگاکە بەڕێوە بردووە. کاتێک خوێندکاران لە ئاست دەنگی زۆری بڵنگۆکان و خوێندنی نۆحە ناڕزایەتیان دەربڕیوە بەکرێگیراوانی ڕژیم هێرشیان بردوێتە سەریان و چەند کەسیان بریندار کردووە. بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری لەلایەن بنەماڵە دادخوازەکانی ئێران. ڕۆژی سێشەمە 5 پوشپەڕ بنەماڵەی قوربانیانی دەهەی 60 دادخوازانی فڕۆکەی ئۆکراینی دادخوازانی خەزەڵوەری 98 و شۆڕشی ژینا لە بەیاننامەیەکی هاوبەشدا بەڕای تەحریمی هەڵبژاردننی سەرۆکۆماری ڕایانگەیاند تا ڕووخاندنی کۆماری ئیسلامی درێژە بە خەبات ئەدەن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە هاوڕێ لەگەڵ هەموو ژنان و پیاوانی کۆمەڵگا خوازیاری کەرامەتی ئینسانی ژیان و مەعیشەتی شیا و ئازادی و ئەمنیەتین. دروشمی ژن ژیان ئازادی بەرز ئەکەینەوە تا ڕووخانی دەسەڵاتی جنایەتکاری کۆماری ئیسلامی ناسرەوین. بنەماڵەی دادخوازەکانی ئێران لە بەیاننامەکەیاندا سەرەڕای پشتیوانیکردن لە بەندکراوانی سیاسی ڕایانگەیاند کە حکوومەت بە هەموو شێوازەکانی سەرکوتی نەیتوانیوە ڕێگە لە خەباتی بێوچانی ئازادی خوازان بگرێت. پەیامی کرێکارانی حوتەپە بۆ بایکوتی هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری. یوسف بەهمەنی لە چالاکانی کرێکاری نەیشەکەری حوتەپە ڕۆژی سێشەمە 5 پوشپەڕ لە پەیامێکدا ڕایگەیاند کرێکارانی شرکەتی نەیشەکەری حوتەپە بە ئیفتیخارەوە پشتیوانی لە بەیانیەی خەڵکی ئازادیخوازی ئێران و بنەماڵەی سەربەرزی گیان بەخکوانی ڕێگەی ئازادی بۆ بایکوتی هەڵبژاردننی سەرۆکۆماری دەکەن. یوسف بەهمەنی لە پەیامەکەیدا ڕایگەیاند کە کرێکارانی حوتەپە هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی ئێران بەشداری لە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری ناکەن. ناوبراو ڕووی لەو کەسانە کرد کە لە ئێتباری حوتەپە بۆ پرۆپاگەندە کەڵگوەردەگرن و وتی تەبلیغاتەکانتان ئاکامێکی نییە و هەڵوێستی کرێکارانی حوتەپە لە تەواوی ساڵانی ڕابردوو ڕوون بۆ و ئێستاش لە مەسیری ڕاستی و مافخوازی جەماوەری ئێران هەنگاو هەڵدەگرن. گواستنەوەی بەندکراوێکی سیاسی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندانی تەورێز. کەریم ئیسماعیلزادە بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی تەورێز ڕۆژی سێشەمە 5 پوشپەڕ بە دوای تێکچوونی دۆخی تەندروستی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان گوازراوەتەوە. کەریم ئیسماعیلزادە ڕۆژی 29 خاکەلێوەی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دواتر بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم و بۆ زیندانی تەورێز گوازرایەوە. ئەو چالاکە سیاسیە ڕۆژی ڕابردوو بەهۆی نەخۆشی میعدە باری تەندروستی تێکچووە، بەڵام بەرپرسانی زیندان ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. هەڵسوکەوتی مامورانی زیندان ناڕەزایەتی بەندکراوانی لێکەوتوەتەوە و بەرپرسان ناچار بوون ئەو بەندکراوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان بوگازنەوە. مانگرتن لە خواردنی ئەحمەد ڕەزا جەلالی لە زیندانی ئێڤین. ویدا مهرانیا هاوژینی ئەحمەد ڕەزا جەلالی بەندکراوی ئێرانی سویدی ڕاگیرە و لە زیندانی ئێڤین ڕۆژی پێنجشەمە 5 پوشپەڕ ڕایگەیاند ئەو بەندکراوە دژ بە بایەخنەدانی دەوڵەتی سوید بە بارودۆخی مانی لە خواردن گرتووە. ئەحمەد ڕەزا جەلالی ساڵی 95 هەتاوی بۆ بەشداری لە کۆنفرانسێکی زانیاری بۆ ئێران سەفەری کرد و
لەلایەن وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەرکرا. ئەو شارۆمەندە ئێرانی سویدیا لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل تۆمەتبار و بە ئێعدام مەحکوم کرا. دەوڵەتی سوید ڕۆژی 26 جۆزەردانی ئەمساڵ حەمید نووری دادیاری پێشووی زیندانی گەوهەردەشت و لە تۆمەتبارانی کوشتنی بەندکراوانی سیاسی لە دەهەی 60 لەگەڵ دوو بەندکراوی سویدی مامەڵەی کرد. لە هەواڵێکی دیکەدا سناتۆرەکانی مەجلیسی سەنای فەرەنسا لە نامەیەکدا داوایان لە کۆماری ئیسلامی کردووە کە سێ شارۆمەندی ئەو وڵاتە بە ناوەکانی سیسیل کۆهلێر، ژاک پاری و ئۆلیڤیا بێشەرت و مەرج ئازاد بکات. تو هەواڵمان دەستدرێژی سێکسی چەکدارانی تالێبان بۆ سەر ژنانی ئەفغانستان. ڕۆژنامەی گاردیان ڕۆژی سێشەمە 5 پوشپەر لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە چەکدارانی تالێبان دەستدرێژی سێکسیان کردوە سەر ئەو کچانەی دژبەری حیجابی ئیجباری بوون. بەپێی ئەو راپۆرتە چەندین بابەت خۆکوژی لە نێو ئەو کچ و ژنانە بە بیانووی حیجابی ئیجباری لەلایەن تالێبانەوە دەست بەسەر و دەستدرێژی سێکسی کراوەتە سەریان تۆمار کراوە. هەرچەند بەرپرسانی حکوومەتی تالێبان بەڵێننامەیان لە ژنانی بەندکراو وەردەگرن بۆ ئەوەی بێدەنگ بن، بەڵام تا بە ئەمڕۆ چەندین کچ و ژن پاش ئازادی لە زیندان بەهۆی گوشاری دەرونی و هۆکاری لە ئازاری جنسی چەکدارانی ئەو گروپە دەستیان داوەتە خۆکوژی و گیانیان لە دەستاوە. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد.